بە هیوای کاتەچ خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 115. بەشی 5 ئامادەبوون. پرسیاری ژمارە 1 دانا 1 لە 3 کاتی دەباتە سەر بە خوێندنی بیرکاری، و 1 لە 5 بۆ خوێندنی زمانی عەرەبی. بێگومان هەموو کاتی خۆی نا کاتی وانە، چونکە کاتی وانەکان ئەو کاتێک کە تەرخانی کرێ لۆوانەکان 1 لە سەر 3 ئەو کاتەی سێیەکی دەباتە سەر بە خوێندنی بیرکاری. پاشان 1 لە 5 کاتەکەش زمانی عەرەبی. دەبووە لێرە خاڵ هەبی هەتا چونکە لێرە دەست پێ دەکا پرسیارەکە دەکرێ کەرتی کاتی وانەکە کە بەسەری دەبا بۆ خوێندنی بابەتەکانی تر کامەیە. باش نەنووسرایە، باوەڕ ناکەم زۆر کەس تێبگا مەبەست چییە، بەڵام زیاتر مەبەست ئەوەیە کە چەندی کاتمایە کاتی خوێندن لۆ هەموو وانەکانی دیکە، چونکە کاتەکی زۆری دانایە تەنیا بۆ 2 وانە. دیارە ئەو 2 وانەیە گرنگە بەلای دانا. هەتا ئەمن وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە پێویستە بزانم ئەو کاتە چەندە هەردووچی سەرجەمی ئەو 2 کاتە 1 لە 3 و 1 لە 5 کۆکەمەوە، ئەو جا لە هەموو کاتەکەی دەربکەم. 1 لە 3 و 1 لە 5 ژێرەکەیان ڕێک دێخم دەکەمە 15. کەرتی لای ڕاست دابەشنا ببورن، جارانی 5 دەکەم سەرە و ژێرە، ئێرە جاران 5 دەبیتە 5 لە 15. کەتەکەی دیش لای چەپ جارانی 3 سەرە و ژێرە دەبیتە 3 لە 15. کۆیان دەکەمەوە تەنیا سەرەی کەرتەکان دەبیتە 8 لە 15. واتە ئەو کاتەی کە تەرخانی کردیە لۆ هەردوو وانەی بیرکاری و عەرەبی کردیە 8 لە 15. ئایا چەند کاتی ماوە؟ بێگومان هەموو کاتەکەی دەبی ئەوەی زۆر باش بزانم هەموو کاتی وانەکانی 15 لە 15. ئەگەر 8 لێ ڕۆیشت چەند دەمێنێ؟ ئەوە وەڵامە ڕاستەکەیە، کەواتە 15 8 لێ بڕوە 7 دەمێنێ، 7 بەش لە 15 بەش. ئەوە کاتەکەیە بۆ وانەکانی تر. 7 لە 15 وەڵامە ڕاستەکەیە، چونکە هەموو کاتەکە هەمیشە یەکی تەواوە. 15 دابەش 15 دەکا 1، 100 دابەش 100 دەکا 1، 2 دابەش 2 دەکا 1. هەموو ژمارەک دابەشی خۆی یەکسانە بە 1. وەڵامە ڕاستەکە 7 لە 15. ئەو پرسیارە تا بڵێ ئاسان نەبوو، نەدەبووە لە پرسیاری یەکەم بە، دەبووە لە پرسیاری 5ەم یان 6ەم بووە. پرسیاری 2 وێنەی ڕوونکردنەوەی خوارەوە ئەو ڕێگەیە دەردەخا کە خوێندکاران پێی دەگەنە خوێندنگە، کە دەبینین بەشە شینەکە لە هەمویان زۆرترە 40% کە بە پێ دەچن، بەشە زەردەکە پاشی ئەو دێ 30% کە بە ئۆتۆمبیل، بەشە سۆرەکە بە بەس 20%، بەشە کەسکەکە 10% بایسکل. ئەو پرسیارەی لێم داوا دەکرێ ئایا ئەو کەرتە کامە کەرتە کە نواندنی ئەو کەسانەیە کە بە پێیان دەگەنە خوێندنگە وە بە بەست، واتە سەرجەمی هەردووچی. واتە هەموو ئەو کەرتە لێرە هەتا ئێرە هەمووی چەندە، کە دەبینم لە نیو گەورەترە. ئەمن دەبێ بێگومان خوێندکاری ژیر ئەمن بزانم لێرە بۆ وێنە ئەو بازنەیە 100% هەمووی دەبی بزانم ئەو بەشە سۆرە
ئەوە هەمیشە ببورن ئەوە نیوە یان 50%. ئەو بەشە شینە 25% چارەگەکە و بەشە کەسکەکە هەروە چارەکەکە هەر هیچ نەبی بە نزیکەی بە چاویش تۆزێک بزانم. ئەوە گرنگە کەواتە گرنگە لێرە ئەمن بزانم سەرجەمەکە گەورەترە لە نیو چونکە 20 ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ 40 دەکا 60%. کورتی بکەمەوە واتە کۆڵکەی هاوبەشەیە ئەو سفرە لابەم لەگەڵ ئەو سفرەی سفر لابردن هەمان شتە وەکو دابەشکردن بەسەر 10 بەڵام لۆ ئاسانکاری سفر لابردنی پێ دەڵێن. دابەشی کەم بەسەر کۆڵکەی هاوبەش کە 2 لێرە دەبیتە 3 لێرەش دەبیتە 5 واتە 3 لە 5 وەڵامە ڕاستەکەیە. ئەگەر نەشزانم بۆ شێوەی بکەم هەر نەبی دەزانم کە ئەو 1 لە 5 هەڵەیە 1 لە 4 هەر زۆر هەڵەیە و 2 لە 5 واتە لە نیو کەمتر ئەوەش هەڵەیە کەواتە تەنیا ئەو وەڵامە ڕاستە. ئەگەر نەشزانم کەرتەکان کۆکەمەوە بە شێوەی تۆزە خەمڵاندنە چیش هەر دەبی تێبگەم کە ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 3 هەر یەکێک لە کۆمەڵەی خوێندکاران پێویستی بە 1 بەش لە 8 بەشی کاژێر هەیە هەتا راپۆرتەکەی بخاتە ڕوو بە زارەکی بە شێوەی زارەکی بە شێوەی قسەکردن و هەموو کۆمەڵەکە کە 1 بە 1 کۆمەڵەکە لە خوێندکاران هەر یەکە 1 لەسەر 8 کاتی خۆی بەکارهێنا هەمویان پێویستیان بە نیو کاژێر هەیە بۆ خستنە ڕووی راپۆرتەکەی هەموو خوێندکارەکان. لێرە دەبی خاڵ هەبی ئایا چەند خوێندکار لە کۆمەڵەکە هەیە. بێگومان ئەو جۆرە پرسیارانە بە 5-6 شێوە دەتوانم تێی بگەم شیکاری بکەم وەڵامەکەی ڕاست بەدەست بینم بە هێڵکاری بە وێنە بە ئەژمێرکردن بە خەمڵاندن بە زۆر. کەواتە لێرە بۆ وێنە هەموو خوێندکارەکان بەیەکەوە کاتەکەیان دەکاتە نیو کاژێر واتە 1 لە 8 کۆ 1 لە 8 دی کۆ بزانە چەند 1 لە 8 هەبی هەتا دەکاتە نیو. ئاسانترین شت وایە من هاوکێشەی دروست بکەم 1 لە 8 جارانی چ بکەم دەبیتە نیو. باشتر وایە ئەو نیوە لێرە ژێرەکەی بکەمە 8 هەتا ئاسان بی بەراوردکردن کەواتە ئەو نیوە سەرە و ژێرەی جارانی چ بکەم ببوورن جارانی 4 بکەم باشە دەبیتە 8 4 لە 8 4 لە 8 هەمان شتە وەکو نیو پێویست ناکە بنووسم نیو دەنووسم 4 لە 8 هەتا ئاسان بی لۆم بزانم چەند خوێندکار هەیە. باشە ئێستا 1 لە 8 جارانی چ کەرتەچی بکەم دەبیتە 4 لە 8 جارانی کەرتی 4 لە 1 بکەم چونکە دەبیتە 4 لە 8 سەرە جارە واتە ئەو ژمارە نەزانرایە لێرە دەکاتە ژمارە 4 لە 1 پێی ناوێ بنووسم 1 دەکاتە 4 واتە ژمارەی خوێندکاران 4 کەسە. بەو جۆرەی دەتوانم بزانم 4 کەسە یان لێرە ئەمن 1 لە 8 و کۆی بکەمەوە لەگەڵ 1 لە 8 بزانە چەند جار کۆی دەکەمەوە هەتا بکاتە 4 لە 8 چونکە 4 بەش لە 8 هەمان شتە وەکو 1 لە 2 چونکە کۆڵکەی هاوبەش هەیە کە 8 ئەو ڕێیەک لە ڕێیەکان یان 2 ڕێ لە ڕێیەکان ڕێیەکی تکەش هەیە ئەویش ئەوەی ڕاستی بی 1 لە 2 دەتوانم دابەشکەم ئەو جارەی بەسەر 1 لە 8 دابەشەکەی بگۆڕم بۆ هێمای جاران و 1 لە 8ەکە هەڵگەڕاوەی دەکاتە 8 بۆ 1 و دەکاتە 4
واتە هەر کوب لۆ من ئاسانبی تێی بگەم دەتوانم وەڵام بدەمەوە لەبەرەوەی ئەگەر یەکێک ڕەنگە ڕوونی دەکاتەوە دەبی جاران کەین و دەبی دابەشکەین هەموو شتێک دەبی جاران دەبی دابەش دەبی هێڵکاری دەبی بەڵام دەبی شێوەکە ڕاستبی بێگومان کەواتە چار کەس بە شێوەی هاوکێشە دەبی هەموو شتێک بە شێوەی هاوکێشە چارە سەر دەکرێ پرسیاری چوار دەبوایە و پرسیارە بە شێوەیەکی باشتر نووسرا بە ئەوەی ڕاستی بی زۆر سەر لێ شێوێنەرە لە هەموو ئاوی سەرزەوی 1% شیرین هەیە لە ڕووبارەکان و دەریایەکان لێرە دەبی خاڵ هەبی و 1/5 ئاوی شیرینەکە لەسەر شێوەی بەستەلەکە ئەوە زۆر هەڵە نووسرایە چونکە خوێندکار وا تێدەگا مەبەستی 1/5 ئەو 1%ەیە ئەوە زۆر بە هەڵە نووسرایە ئەو خوێندکارەی ئەوەی ڕاستی بی بە دوور و قوڵی لە پرسیارەکەی بکۆڵیتەوە وەڵامی هەڵا دەداتەوە بەداخەوە کە ئەوها نووسرایە 1/5 دەبا نووسرا بە لە ئاوی شیرین کە لەسەر زەوی هەیە 1% لە ڕووبارەکان هەیە و 1/5 لە بەستەڵک هەیە ئەوها دەبا نووسرا بە ئەو جە پاشان داوایان کرد بە ئایا کامە زۆرترە 1/5 یان 1% هەموو خوێندکارێک دەزانی وەڵام بداتەوە کە 1/5 گەورەترە لە 1% چونکە 1/5 دەتوانم ژێرەکەی بکەمە 100 دەبیتە 2%. کەواتە ئەو پرسیارە زۆر خراپە دەنا وەڵامەکەشی زۆر ئاسانە ئەمە لێرە بەو شێوەیە تەمەشایەکی دەکەین ئاو هەمووی ئەوەی لە ڕووبارە 1% لە ڕووبارە 1/5 لە بەستەڵەکە لە ئاوی شیرین بێگومان 1% و 1/5 بەراورد دەکەم دەنووسم 1% گچکەترە لە 1/5 چونکە 1/5 دەکات 2%. تەواو زۆر بە ئاسانی بەڵام باوەڕ ناکەم زۆر کەس وەڵامە ڕاستەکەی بداتەوە لەبەر ئاڵۆزی دەقی پرسیارەکە. پرسیاری ژمارە 5 هێرش 2.5 کیلۆ سەوزە 2 کیلۆ 3 چارەک مێوە کیلۆیەک و 5 لە هەشتی گۆشت کڕی ئەوجا ماندی بووم لە خیننەوە لێرە دەبی خاڵ هەبی هەتا هەناسەکی وەربگرم ئەوجا پرسیارەکەی بخینمەوە ئایا بارستایی مێوەکە چەندی زیاترە لە بارستایی گۆشتەکە هەر بە خەمڵاندن ئەو دوو ژمارە ئەو ژمارە کەسکە چەندی گەورەترە لەو شینە بێگومان ئەو ژمارەیەش هەر بە کەلک نەهات هەر لۆ جوانی لەوێ دانرایە بۆ سەر لێ شێواندن هەندێک جار ئەو هەیە بەڵام پێویستە ئەو جۆرە پرسیارانەش هەتا بزانن خوێندکار کو لە پرسیارەکە تێدەگا بەڵام بەمەرجەک پرسیارەکەش باش نووسرابی خاڵدانرابی وێرگوڵ و فاریزەدانرابی شێوەکە دەقەکە باش داڕێژرابی کوردیەکە باشبی ئێستا هەر بە خەمڵاندن ئەو دوو تەواو یەکی تەواوی لێ بڕوا دەکاتە یەکی تەواو 3 چارەکیش لێرە تۆزێک لە نیو گەورەترە واتە نزیکەی چارەکە چیش دەبی بمێنێ لێرە ئەگەر تۆزەک ڕەنگە کەمتر لە چارەکە کەواتە کام ئەوە هەر هەڵەیە 3 چارەک 1 کیلۆ هەر هەڵەیە 2 کیلۆی تەواو هەر هەڵەیە کەواتە ئەوە ڕاستە هەر بەبێ ئەوەی لێدەرکردنیش ئەنجام بدەین ئەوە ڕاستە بەڵام ئەوەی ڕاستی بی دەتوانین بە شێوەیەکی زانستیانە ئەو ژمارە کەم ئەو ژمارە بزانم دەکاتە چەند ئەو دوو ژمارە لێک دەرکردن ژێرەی کەرتی یەکەم دەکەمە 4 کەرتە پەمبەکە دەکەمە 8 ببورن بەخۆی چارە هەتا لێدەرکردن ئەنجام بدەم ئەوجا لێرە چونکە ئەو کەرتە گەورەتر بوو لەو کەرتەی دەتوانم بەو ڕێگای لێدەرکردن بکەم
دەنا زەحمەتە بەو ڕێگای ببێ ئەوەی ژمارەکان بکەمە ژمارە چی کەرتی ئاسایی هەروەکو ژمارەی کەردار دەیان هێڵمەوە هەموو کات ئەو ڕێە ئاسان هەموو کات ئەو ڕێە نابی بەڵام لێرە بوو 2 یەکی تەواوی لێ بڕوە دەکاتە یەکی تەواو و 6 پێنجی لێ بڕوە یەکسانە بە 1/8 ئەو وەڵامە کە بە خۆشمانزانیمان ئەو وەڵامە ڕاستە. ئەو پرسیارە تا بڵێ ئاسان بوو. پرسیاری 6 تیپی مۆسیقای خوێندنگە ڕۆژی سێشەم 2 کاژێرونی و ڕاهێنان دەکا و ڕۆژی پێنجشەمیش 3 کاژێرونی و ئایا لە هەردوو ڕۆژ چەند کاژێر ڕاهێنان دەکات زۆر ئاسانە دەبوایە پرسیاری ژمارە 1 بە چونکە ئەو 2 کەرتەی کۆ دەکەمەوە 2 و 3 دەکا پێنجی تەواو نیویشیەکی تەواو دەکا 6 کاژێری تەواو دەبوایە پرسیاری ژمارە 1 بە چونکە پرسیاری ژمارەیەک تا بڵێ ئاسان نەبوو ئەوەی ڕاستیبی دەبوایە ئەو پرسیاری ژمارەیەک لە پرسیاری 6 و 7 و 8 و 9 بووە. پرسیاری 7 لەیلا شریتێکی جوانکاری هەیە درێژەکەی 8 مەترە پێویستی بە نزیکەی نیو مەتر پێویستی بە 0.48 لە سەدی مەتر هەیە بۆ جوانکردنی هەموو ئەوە زۆر گرنگە هەموو دیاریەکانی دەبوایە لێرە خاڵ هەبی ئایا لەیلا دەتوانێت چەند دیاری بەو شریتەی جوانکاری بکە. ئەو پرسیارش هەم زەحمەتە هەم زۆر 100% بەباشی نەنووسرایە بەڵام زۆر خراپیش نییە نووسینەکە بەڵام پرسیارەکە هەتا بڵێ زەحمەتە دەبوایە دواهەمین پرسیار بە ئەوە ڕای منە دەربارەی ئەو پرسیارانە. لێرە ئەمن یان لەیلا شریتەکی هەیە 8 مەترە ئەگەر هاتوو 48 سانتیمەتری دیکەشی هەبوایە دەیتوانی هەموو ئەو دیاریانەی کە هەیتی پێیان بڕازێنێتەوە بەڵام ئێستا ناتوانی بێگومان چونکە نیتی هەر ئەوە 8 مەتری هەیە کەواتە لێرە پرسیارەکە ئەوەیە بەو 8 مەترەی دەتوانێت چەند دیاری بڕازێنێتەوە 15 یان 16 یان 17 یان 18. لێرە دووسێ ڕێڕەنگە هەبی بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارەی بدەینەوە یەک لەوانە ئەوەیە ئەمن دەینم ئەو هەشتەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیەی بزانم کە کۆم کردەوە دابەش دەبی بەسەر کام لەو ژمارانە بەبێمانەوە چونکە ئەگەر هەیبە هەموو دیاریەکانی دەتوانێت واتە ئایا چەند دیاری هەیە ئایا 16 ئایا 15 ئایا 7 ئایا 8 بەڕای من ئەو ڕێ ئاسانە هەرچەندە ڕەنگە بە زۆر کەس ئاسان نەبی بەڵام ئەمن هەست دەکەم ئەوها باشە هەشتەکەی بینم کۆی کەمەوە لەگەڵ 0.48 ئەو جا دابەشی یەک بە یەکی ئەو ژمارانە بکەم بزانم لە کام ژمارە هیچ نامینێتەوە کە ئەو هیچ نەماوە زۆر گرنگە ئەو کات دەتوانم بزانم هەموو دیاریەکانی لەیلا چەندە یەکسەر دەزانم کە هەشتی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی 100% دابەش نابی بەسەر 15 چونکە ئەو ژمارانەی بەسەر 15 دابەش دەبن دەبی کۆتاییان بێ بە 0 یان نە کۆتاییان بێ لە خاڵی لە خانەی یەکەم یان 0 یان 5 هەبی لە خانەی یەکەم بەڵام هەر لۆ خۆشی دابەش دەکەم کە دەزانم ناشبی کاتە 8 کە کۆی دەکەمەوە بێگومان دەبی ئەمن بزانم کۆکردنەوەش کووە هەشتەکەی بینم کۆی بکەمەوە لەگەڵ 0 دەبی بزانم 0 لە چێدا دەنێم 0.48 لێرە ئەو جەفاریزە چی دانێم لۆ هەشتەکە کۆکردنەوە کەش دەبی بزانم ڕەنگە زۆر کەس بە هەڵە کۆ بکەنەوە دەبی ئەو هابی کەواتە
8:48 دابەشی 15 بکەم، 8 دابەش 15 نابی، 0 و فاریزە 8 بەیەکەوە وەردەگرم، دابەش 15 هەر کۆچی هەبی زانیمان کە ماوە 8 کەواتە زانیم کە لەیلا 15 دیاری نییە، 15 دیاری نییە، هەموو دیاریەکانی 15 نییە. بچم دابەشی 16 کەم کە دابەشی 16 دەکەم هیچ نامێنێتەوە، زۆر باشە، کەواتە لەیلا 16 دیاری هەیە، هەمووی 16 هەیە. بەڵام لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکە نابی بنووسم 16 لەبەرچە چونکە لێم داوا دەکرێت ئایا دەتوانێت چەند دیاری بەو شریتە بڕازێنێتەوە، نەک کە ئەوەشی هەبی ئەو پارچە نیتی، کەواتە وەڵامەکە 15 چونکە شریتەکەی کورتی دەینی. بێگومان پێی ناوێت دابەشی 17 و 18 بکەم چونکە دابەشی 16 کرا ئیدی تەواو، دابەشی 17ش ناکرێت لە هەمان کات. یارە پرسیاری 8 یارە لە ڕۆژی دووشەممە 1 کیلۆ و 2 کیلۆمەتری لێخوڕی بە بایسکلەکەی و لە ڕۆژی سێشەممەش ئەوەندەی لێخوڕی، پاشان لە جیاتی چارشەممە ئیسراحەتی کردی لەگەڵ پێنجشەم و هەینی، ڕۆژی شەممە ئەوەندە کیلۆمەتری لێخوڕی. ئەوجا دەبوایە لێرە خاڵ هەبی کام لەم ژمارانەی خوارەوە نزیکترین خەمڵاندنە بۆ سەرجەمی دووریەکانی کە یارە بە بایسکل بڕێویەتی. پێشی ئەوەی تەماشای هەڵبژاردەکان بکەی خوێندکاری ژیر بە خۆت هەوڵ بدە سەرجەمەکەی ببینیەوە لێرە، هەروە بە خەمڵاندن 1 و 2 دەکاتە 3 تەواو، ئەوەش هەر گریمان یەکی تەواوە، هەرچەندە کەمترە لە 1 بەڵام گریمان یەکە، کەواتە دەکاتە 4. لێرەش نیو هەیە، ئەوەش لە نیو هەر زیاترە، کەواتە نیو و نیو دەکا 5 تەواو، تۆزە چیش کەرتە چیش لێرە هەیە، 5 تەواو هەر هەیە بەبێ هیچ گفتوگۆیەک، کەواتە 5 و شتێک، کەواتە ئەو 3 هەر هەڵەیە، 6 و نیو هەر هەڵەیە، 4 و نیو هەر هەڵەیە، دەبی هەر ئەوە ڕاست بی. ئەگەر بمەوێ 6 و نیو نابی، 4 و نیو نابی، هەر دەبی ئەوە ڕاستبی، هەرچەندە ئەگەرە من ئێستا سەرجەمەکەی کۆکەمەوە ناکاتە 5 و نیو، بەڵام چونکە خەمڵاندنە، ئەو خەمڵاندنە باشترین خەمڵاندنە، باشتر وایە کۆ نەکەینەوە ئەمەش بخەمڵێنین. ئەو پرسیارش هەتا ڕادەک ئاسان بوو. پرسیاری نۆ لە هەمویان ئاسانترە، دەبوایە لە دوهەمین پرسیار نەبی، چونکە زۆر کەس لە خوێندکاران وا دەزانن دوهەمین پرسیار زۆر قرس و گران و ئاڵۆزە، هەر ناچن بەلای پرسیارەکە وەڵامیش نادەنەوە، بە تایبەتی ئەوانەی ئەگەر پرسیاری 3 و 4 بەلایان قڕس بوو هەست دەکەن پرسیاری نۆ هەر زۆر سەختە، بەڵام دیارە وانە. فادی 5 کوپ و نیو ئاردی هەبوو، 1 کوپ و 3 لە 8 بەکارهێنا بۆ دروستکردنی شیرینی چەندی ئارد لامایەوە، زۆر ئاسانە، ئەو ژمارەیە کەم ئەو ژمارەیە. ئەگەر بە خەمڵاندن بی 5 یەکی لێ بڕوا دەکات 4 کوب، 4 کوپ و ڕەنگە 4 کوپ و شتێکی کەم، لە نیو کەمتر، لە 4ێکیش کەمتر، با بچم بزانم چەند. ژێرەی کەرتی لای ڕاست دەکەمە 8، جارانی 4 دەکەم سەرە و ژێرە، ئێستا 5 یەکی لێ بڕوا دەکات 4 تەواو و 8 لێرە 4 سەی لێ بڕوا 1، واتە 4 کوپ و 1 لە 8 کوپ ئارد مایەوە، دەبی بنووسم کوپ
بێگومان ئارد لێرە مایەوە لە لای فادی مایەوە. ئەوە زۆر زۆر ئاسانە ئەو پرسیارە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 115 کە دواهەمین لاپەڕەی کتێبی بیرکاری پۆلی شەشی بنەڕەتیە بەرجی یەکەم، کەواتە ئەو وانەیە دواهەمین وانە دەبی بۆ بەرجی یەکەم. دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەی داهاتوو کە ڕەنگە هەندێک لە پرسیارەکان و لاپەڕەکانی بەرجی دووی بیرکاری پۆلی شەش مابی لەسەر داواکاری خوێندکاران شی کار بکەم، هەتا ئەو کات هەر خۆش بن.